استراتیژی سڵاوتان لەبێ پرۆگرامی لە کوردستانەوەتان پێشکەش دەکەم بینەری بەڕێز بۆ کۆمەڵی پرس کە لەم پرۆگرامەدا خینە ڕوو دوای سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا و وڵاتانی شەرقی ئەوروپا هەروەها لێکەوتەکانی ئەو سەردانە کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا زۆر باس لە سربەخۆیی هەرێمی کوردستان ئەکرێ بەڵام ئەم پرسە ئایا ئایندەی کوردستان بەرەوچێ بە و لە ڕووی استراتیجیەوە هەرێمی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە لەبارەی پرسی نێوخۆیی لەبارەی شەڕی داعش یاخود دوای شەڕی داعش هەرێمی کوردستان بەرەوچە ئایندەیەک هەنگاو دەنێ سەرکردایەتی سیاسی کوردستان چ بەرنامە و پلانێکی هەیە بۆ وەڵامی هەموو پرسانە بەڕێز جعفەر ئیبراهیم ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان میوانی پرۆگرامی لە کوردستانەوەی کاک جعفەر لە پێشدا سوپاس دەکەم. ساغبی ئێمە سوپاسیەوە دەکەین بۆ ئەم دەرفەتە. لەم ڕۆژانە کۆمەڵێک مژاری گەرم لەبارەی ڕاگەین دەوڵەتی سەربەخۆیی کوردستان یاخود لەبارەی زەمینە سازی بۆ سەربەخۆیی کوردستان دیسان هەولێر و بەغدا تووشی جۆرەی لە تەنگژە بوونەوە جارێکی دیکە بەهۆی جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکە کۆبوونەوەی گەرم و گۆڕەکرێ لەم چەند ڕۆژەدا ئەمێ پرسیارەکە کورت کەمەوە لەوەی کە ئێستا سەرکردای سیاسی کوردستان بیر لە چێ کاتەوە چۆن هەنگاوەنێ لە نێو خۆدا و لە سەر ئاستی دەرەچی و لە سەر ئاستی شەڕی داعشدا. دیارە لە هەرێمی کوردستاندا ئەمە ماوەیە کە هەرێمی کوردستان بە سەرکردایەتی سیاسیەوە بە دامەزراوەکان بە خەڵکەوە سەرقالی شەڕی دژی داعشن و ئەمە شەڕێکی زۆر قورسە و لەم شەڕەدا هەرێمی کوردستان درێغی نەکردووە لە جیاتی هەموو جیهان ئەم شەڕە بەڕێوە دەبێت دەجەنگێت شەهید دەدات و بارقورسێکی جارزار گەورەی هەلگرتووە ئەوەندە ئاوارە نزیکەی 2 ملیۆن ئاوارش بەخێو کردووە ینی بەخێو کردووە ینی باوەشی بۆ کردینەوە بەتەکیید بەخێوکردنیان و ئاسان نییە بەڕێوەبردنی ئەم شەڕەش و ئاسان نییە پێویستیمان بە پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی هەیە با وڵاتانی دنیا هەیە ئەو وڵاتانەی پێشتر هاتیینە سەرخەت هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە بەڕاستی شایستەی ئەوە بوون سوپاسیان بکرێتن کە جەنابی سەرۆک مەسعود بارزانی چوو ئەمریکا یەک بۆ ئەمە بوو ستایشی ڕۆلی ئەمریکا هاوپەیمانان دەستخۆشی لە سەرۆک ئۆباما سوپاسی سەرۆک ئۆباما کە بەهانەی هەرێمی کوردستان هاتن لەم جەنگەدا بەڵام بۆ ئەوەش شەڕی داعش کۆتایی نهات پێویستی بە هاوکاری زیاتر هەیە پێویستی بە پڕچەکردنی پێشمەرگە هەیە لەوادا گرفتمان هەنە کە ئەو چەکانە ڕاستەوخۆ ناگەنە دەستی پێشمەرگە کە ئەوەی دەگەنە دەستی پێشمەرگەش زۆر کەمن ئەم پرسەش پرسێکی زۆر گرنگ بوو بۆ خەڵکی کوردستان کە بەڕاستی پێشمەرگەی کوردستان کە ئەمڕۆ بۆیە ناسنامەیەکی دڵخواست لە دنیادا جێگای سەربەستی خەڵکی کوردستانە و دنیاش ئێستا دنیاش بەڕاستی کە قسەی یەکەم ئەوەیە شانازی بە پێشمەرگەوە دەبن بۆیە ئەم پرسەش پرسێکی گرنگ بوو پێشمەرگە پێویستی بە چەکی قورس هەیە چەکی نەوعی هەیە خێراش چونکە داعش پەلاماری هەموو لایەک دەدات شەڕێکی زۆر شێوازێکی دوڕندانە بەڕێوە دەبێت حازربی بۆ ئەوی قوربانیەکانت کەم بن بتوانانی ئەم شەڕە بیبەیەوە ئەو لەوێتی هەرێمی کوردستان ئەمەیە لەم شەڕەدا هیچ درێغی نەکەت بەردەوام بیت تا سەرکەوتنی کۆتایی لا ئەمە لەو پرسانەیە کە بەڕاستی سەردانی جەنابی سەرۆک و خەڵکی کوردستانش بەدوادا چوونی گەرمی بۆ دەکەن هێزە سیاسەکان لەسەر ئەمەدا کۆکن دەبێت پشتیوانی تەواوی پێشمەرگە بکرێت لە ڕۆی معنەویاتەوە تا لە ڕۆی تەجهیز و تەسلیح و ئەمانش و بەتاکیت پرسی ترش تێنە پێشەوە کە ئەم پرسەی جەنابەت ئاماژەت پێکردن لەوانە پەیوەندەکان لەگەڵ بەغدا پرسێکی ینی ینی بڵێن بە شێوازێکی ئەوەیە کە ناکرێت جیا بکرێتەوە لە شەڕی دژی داعش ئەم پرسی پەیوەندەکان کە بووینە ڕێککەوتنی هەولێر بەغدا پرس بوو بۆیە ڕێککەوتن و ئەو ڕێککەوتنە ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین بە تەواوی جێبەجێ بکرێت ڕێزی لێ بگرێت ئەمەش بابەتەکە لە ئەمریکا باس لێکراوە لە ئەوروپا باس لێکراوە ڕاستەوخۆ باس لێکراوە و نەڕاستە و خۆش خەڵکی تش لە ناودانە و پرسێکی زۆر گەرمە دڵنیامە خەڵکی کوردستان گشت خەڵکی کوردستان بنرخ بۆ بە جەماوەرەوە بە دووادا چوونی وردی بۆ دەکەن چاوەڕوانی وەڵامن
و ئەو وەڵامەش دەبێت دروست بکرێتن و حاضر بکرێتن ڕاستگویانە شەفافانە لەگەڵ خەڵکی کوردستان بدوین. لە ئێستادا هەرێمی کوردستان لە تەنگژەی ئابووریدایە، چێشەی لەگەڵ بەغدا هەیە، لە شەڕێکی وەک خۆتانە لە شەڕێکی گەورەدایە، بەڵام باسی سربەخۆی کوردستان یا ئیعلانی سربەخۆی کوردستان یا ئەگەر لەگەڵ بەغدا نەگەیشتە ئەنجام ئیعلانکردنی ئابووری سربەخۆی کوردستان، ئەمانە کارتی فشارن یاخود ئەمە ئیشی بۆ کراوە و زەمینەی بۆ ساز کراوە بۆ ئەوەی کە لە کات و ساتی خۆیدا ئیعلان بکرێت. کە باسی ئەم پرسانە دەکەی، باسی ئەوە دەکەی ئەم شەڕەی کە هەرێمی کوردستان دەیکەت دژی داعش، قورسایی لەسەر هەرێمی کوردستانە، ڕۆلی ئەساسی هەرێمی کوردستان دەگەڕێتن، ڕۆلی ئەساسی پێشمەرگەی کوردستان دەگەڕێن بۆ گرتنەوەی ئەرز، بۆ شکاندنی ئافسانەی داعش و حکومەتی ئیتیحادی بەڕاستی لەوەدا پەکی کەوتووە بەداخەوە لە ڕووی ئەوەی ئیلتزاماتی خۆ بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات ئیدارایی جێبەجێنەی کردووە، دوا کەوتووە، زۆرش دوا کەوتووە، میزاجی تەعاملی کردووە، لەگەڵ پێشمەرگەش بەڕاستی ڕۆڵێکی یەکجار لاوازی بینیوە. یعنی ئەوەی دەبووە حکومەتی ئیتیحادی بۆ هەرێمی کوردستان بۆ پێشمەرگە بیکە نەیکردووە، حتا لە ڕووی معنەویش بەداخەوە وەکو پێویست پشتوانی نەکردووە. تۆ لە حالەتێکی وادا ئەو وەزع ببینی داعش شەرت لەگەڵ دەکات، دەیەوێت لە ناوت ببات، لەگەڵ ئەوەشدا حەلیفی تو شەریکی تو لە حکومەتی ئیتیحادی قسەی خێرت بۆ ناکات، ڕێککەوتن دەبەستی ڕێککەوتن جێبەجێ ناکات، پاسا و دێنیت بۆ ڕێککەوتن جێبەجێ نەکەتن. لە حالەتێکی وادا پرسی سربەخۆی کوردستان تێتە ئارەوە، بەدەستی تو نییە، بەدەستی تو نییە کە ئەو پرسە تێتە ئارەوە، ئەوە باسی ئایندەی عێراق دەکرێتن. لە ئایندەی عێراقدا تو شەریک بی تەعاملی شەریکت لەگەڵ تو نەکرێتن، ئەرکت هەبێت هیچ مافت نەبن لەگەڵدا، خەڵکانێک دەیەوێت پاشکو معاملت لەگەڵ بکەن، تو دەوێت وەکو شەریک معاملت لەگەڵ بکرێتن. ئەمە حقت ئۆتۆماتیکی پرسیتە پێشەوە، باشە من چیم بۆچی چۆیمە یەکگرتنێکی ئارەزوومەندانم لەگەڵ بەغدا لە 2003 بەستووە، بۆچی ئێمە ئەمەمان کردووە، لە پێناوی چیدا مەجبور بووم بیکەین؟ ئێمە مەجبور نەبووم بیکەین. خوندنەوەی ئێمە بۆ ئایندەی عێراق ئەمە بوو کە دەکرێت عێراق عێراقێکی دیموکراسی بیت، عێراقێکی ئاوادان بیت، عێراقێکی وا بیتن بەڕاستی پێکەوە ژیان ببیتە لە خەون ببیتە ڕاستی. ئەوە خەونی ئێمە بوو، ئەوە سیاسەتی ئێمە بوو، ئەوە ئامانجی ئێمە بوو، جێبەجێ نەبووینە. سیاسەتێکی پێچەوانەی ئەمانە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت کە ئەمە باز بکرێت، ئەوەی لە میدیا باز دەکرێت عێراق پارچە دەبێت، عێراق پارچە بووە. باشە ئێمە ئێستاش خیاری هەرێمی کوردستان ئەمەیە عێراق بگەڕێتەوە دۆخی باشتر، یعنی ئەلەقەل 2003 کە دەستمان پێ کردووە ئیرادەیەکە بوو، ئێستا ئیرادە نەماوە، بەرنامەیەکە بوو، دستورەکە بوو، ئەوە نەماوە. من هەکر مەسەلە بڕوا بیت و بڕوان تەقدیرات بن، من وا تەسەوەر دەکەم عێراق گەشتی بنبەست. ئەوەی عێراقێکی دیموکراسی ئیتیحادی نەکێگرت و ئیتیحادی بە مەفهومی ئیتیحادێکی اختیاری هەرێمی کوردستان لەگەڵ عێراق، ئەوە گەشتیە بنبەست. بنبەستەکەش کورد پێکاتەی بڵێ کوردستانی دولسۆزانە خەمخۆرانە ئیشیان کردووە لەسەر ئەوەی ئەم عێراقی ئیتیحادی سەرکەویت، بەڵام لانی مقابل هەمیشە پاساوی هێناوە بۆ ئەوەی ڕاستگو نەبی لەگەڵ تو. مادەی 140 ئێستا هەر دەلەی ئەوە لە عێراق نییە ئەو مادەیە، باشە مادەکی ئەساسی دستورە بۆ نەبیت. پێشمەرگە لە زمانی منزومەی بەرگری لە عێراقدا پرسێکی گەرم، پرسێکی زۆر گرنگ بۆ عێراق بوو، ئێستا لە ئارادە نەماوە. لەشکری نیشتیمانی لەشکرێک بوو بیناکرا بوو، کورد شەریک بووتیا، کورد دەرکراوە لەو لەشکرە، بۆجە تەعاملێکی میزاجی لەگەڵ دەکرێت. 17% ئاخرەکە بوو، 11% ئاخرەکە بوو 10%. ئێستا هەموو زیرەکی لەلایەن هەندێک کەس لە حکومەتی ئیتیحادیەوەیە چۆن ئەو بودجەیە بە میزاج معاملەی لەگەڵ بکەن کەمیکەن، زیرەکە کە ببیتە ئەمە تو ئەو کاتە بیر لە چی دەکەی. هەرێمی کوردستان هەموو مقەوماتی هەرێمێکی سەرکەوتوو هەیە، بە تەقدیری ئەوانەی لەناو، بە تەقدیری ئەوەی چاودێر دەکەن، بە تەقدیری ئینسانی زۆر لەسەرخۆ بابەتی زانستی. خەلکانێک هەیە ئەو بڕوا بخۆیان نییە، لەناو هەرێمی کوردستان خەلکانێکی وانە هەیە تەقدیراتی زۆر میزاجیان هەیە. دێمە سەرەوە، بەڵام پێت وایە
سەرکردایەتی سیاسی کوردستان هەڵە ناکە لەوەی کە کراوەت یا خۆی کردوتە پێشەنگی تەقسیمکردنی عێراق لە هەموو وڵاتانی ناوچەکە میدیا عەرەبی و شۆڤینیستانی ئەوانەی کە شۆڤینیستن یاخود باس لەوەکەن کە کوردستان عێراق تەقسیمەکە لە کاتێکدا ڕەنگە هەرێمی دیکە شوێنی تر هەبن بەڵام بۆچی هەرێمی کوردستان نەیتوانی وە سوود لە بەشەکانی دیکە شارەکانی دیکە پێکاتەکانیت کە بکاتە پێشەنگ لە تەقسیمی عێراق بۆ هەرێمی کوردستان پێشەنگە لەوە خۆی کورد بە دیتنی من کورد پێشەنگ نەبووە لەوەی کە باس لە دابشکردنی عێراق شیعە و سونە نەخۆی ئەمە لە ناو عێراق خەلکانێک وا دەڵێن بەس لە ناو عێراق شانە خەلکانێکی منصف هەنە دەڵێن ئەوەی عێراق دابش کردووە حکومەتی اتحادی بووە هەرچی سیاسەتێکی تایفی پەیڕەو کرد لە حکومەتی مالکی تا ئەم دوایەی بەداخەوە عەبادیش دیارە هەمان ڕێڕەوی گرتووە ئەوان عێراقیان دابش کردووە لەشکری نیشتیمانی لە ناو ببەی میلیشیا دروستکەی متمانە بە هەرێمەکان نەدەی متمانە بە پارێزگاکان نەدەی نەهێلی هەرێمی سونە دروست ببیت بتوانین بەرگری لە خۆ بکەتن نەهێلی ئەو سەحاواتەی لەوێ بوون ینی چەکیان بدەیە نەهێلی هەرێمی شیعە دروست ببیتن لەبەر ئەوەی بەوەی ینی بە شێوازێک لە شێوازەکان نەتێگەشتنێک هەبوو بۆ فدرالیان پەک خست لەشکری نیشتیمانیان پەک خست هەرێمی کوردستانیان پراوێز خست بودجەیان معاملەیەکی وان لەگەڵ هەرێمی کوردستان کرد ئێستا خەڵکی دنیا سەر سورمان ماون ئەوە چه سیاسەتەکە چه حکمەتێکی تێدایە تو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چه حکمەتێکی تێدایە تو نەهێلی چێکی قورس بگەدە دەستی پێشمەرگە بۆ ئەوەی لە داعش بدەن داعش لەناو ببەن کە ئەو سیاسەتە پەیڕەو دەکرێت بەڕاستی ڕای گشتی دنیا ئێستا ئەوەی بە دواچوونی وەزای عێراق دەکەن هەمووی حەق بە کورد دەدەن هەمووی حەق بە کورد دەدەن بە زمانێکی دیبلماسی جاران هەیە لە سەر ڕاگەاندش بە حەق بە کورد دەدەن خەلکانەکەنە ینی من ئاماژە بە ناویان نادەم بەس لە وڵاتانی عەرەبی دەڵێن هەرێمی کوردستان هەموو مقەوماتی وڵاتێکی سەرکەوتووی هەیە بۆ نەبیت بە دەوڵەت ئەوان وا دەڵێن بێژگە لە مەسلەی ئەوەی کە ئێمە ئیرادەی خەڵکی کوردستان لە دەستی خەڵکی کوردستاندایە کە هەرێمی کوردستان تا ئەستە کە مەسلەی سەربەخۆی تێتە ئارەوە ئەوە مەسلەیەکی وایە لەسەر ئەوەی عێراق فەشەلی ئیناوە دەوڵەتی فاشل شوێنیان لەسەر زەوی نییە لە سەر خەریتەی سیاسی دنیا نییە هەر وڵاتێک بەرەو فەشل بچیت دەبیتە جێگای تێرۆریستان دەبێت دەوڵەتی فاشل نەمینن ئەوە مەفهومی نوێیە لە پەیوەندەکانی نێودەوڵەتی سەرپرسی سەربەخۆیی و نێو هەرێمی کوردستان هەندێک چاودێرە یاخۆ هەندێک خەڵک باس لەواکەن کە پارتی دیموکراتی کوردستان یاخۆت بڵێن ئەگەر باسی سەربەخۆیەکرێت لە کوردستان یەکسەر ئەو تاچی کوردستان یا کۆمەڵگەی کوردستان مێشکی بۆ لای پارتیەچێ کە حیواری دەوڵەتی ئێوە شانازیە بۆ پارتی بەڵام کارێکی باشە پێت وابێ کە پارتی لە ڕووی ئەدەبیاتی سیاسی میدیای خۆی پرسی ئەعلانی سەربەخۆی کوردستانی بەخۆیەوە بەسۆتەوە ئەی بۆ لایەنەکان کەش بەمە پرسێکی نیشتیمانی بۆچی ئەوە لایەنەکان کە بەشدار پێ ناکەن یاخود ئەو زمینەتان نەڕخساندە بۆی کە هەموو پێکاتێک هەموو لایەک لە کوردستاندا هەم واجبی بێ زمینە خۆشکاوە هەم بەرپرسیار بێ لە ئاستەم بڕیارە گرنگە ئەگەر درا ڕۆژێک هەندێکە مەسلەیە پەیوەستە بە فاکتەری مێژوویی لەبەرەوە پارتی دیموکراتی کوردستان تا 74 پارتی یەکەم بوو لە هەرێمی کوردستاندا و پارتی سەرەکی بوو پارتی تر هەبوون بەڵام لە هەرێمی کوردستاندا هەر پارتی بوو ئەوەی کە دانوستاندنی بەڕێوەدەبرد پرۆژەی فدرالی پێشکەش بە حکومەتی ناوەندی ئەو کاتەی عێراقی دەکرد و دواتر بەڕاستی پارتی هەمیشە تەماشای ئەم پرسەی کردووە وەکو پرسێکی نیشتیمانی پارتی لە ڕوانگەی حیزبی تەماشای نەکردووە نە تەماشای حکمی زاتی ئەو کاتە کە پارتی بەدەستەوە هێناوە و سەرۆرێکی بۆ پارتی سەرۆرێکی مێژوویە و خاوەن توراسێکی زۆرە لە مەسلەی ئەدەبی کە باسی ئەم مەسلەی پرسەی دەوڵەت بوون و سەرخۆبوون و ئەمانەی کردووە بەڵام لە دوای نوتۆیەک ئەم پرسە بە شەراکەت کراوە لە ڕووی فدرالی لە 2003 کە یەکگرتنێکی ئارەزوومەندانە پرسێکی نیشتیمانی بوو و حتا ئەوەی مقاوماتی هەرێمی کوردستان بەرزیکەیەوە بۆ کۆنفەدرالی یان حتا سەربەخۆیی ئەوە هەمیشە وەکو پرسێکی نیشتیمانی باس کراوە ڕاوێژ بەردەوام بووە
و زمینە سازی لە ناوخۆ و دەرەوە یعنی هەمیشە بە ڕاوێژ بووە بە هاوبەشی بووە لە پەیوەندەکانی دیپلۆماسی لە پەیوەندەکانی سیاسی لە ناوخۆش ئەمە بە ڕاوێژ بووە بەڵام چەند باسی لێ دەکرێت ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان بە حکمی فاکتەری مێژووی بە حکمی بەرپرسیارەتی بە حکمی پێگەی سەرکردایەتی پارتی جەنابی کاک مەسعود بارزانی ئەو توانای هەبیتن زیاتر ئازادانەتر باسی لێ بکەن ئەوە نییە معنای ئەوەیە خەڵکی تر لایەنی تری سیاسی کەمتر ئازادن بەڵام ئەو جیاوازیە لە هەڵوێستی سیاسیدا بەدی دەکرێتن بەڵام وەکو هەڵوێستی کۆتایی دڵنیاینە ئەمە هێزەکانی سیاسی لە هەرێمی کوردستان بە کۆدەنگی لەگەڵ دەبن و ئەمە خیاری استراتیژی هەرێمی کوردستان تا ئەمڕۆژ ئەوەیە تو بتوانی عێراق ئینقازکەی لە وەزعی کەوتیەتێدا بەرەو دەوڵەتێکی فاشل چووە سەردەکەویت خۆ ئێمە عێراق بۆ هەرێمی کوردستان هەر باری عێراق هەڵگریتون و عێراق باری هەرێمی کوردستان هەڵنەگریت دەبێت خۆت حازرکەی یعنی کەس چاوەڕوانی ئێمەی نەکردووە کە بەڕاستی ئێمە هەمیشە لە خزمەتی خەڵکی تردابین کەس چاوەڕوانی ئێمە نەکردووە ڕۆژێک بێت ئەوان هەواکاری ئێمە بکەن لەبەرەوە دەبێت ئێمە بۆ خۆمان ئەو زەمینە سازیەی هەرێمی کوردستان تا ئێستا بە قۆناغێکی باش تێپەڕیوە گەشتی ئاستێکیوە تۆ بڕیاری سیاسیت ئەسیری دەستی کەسنی تۆ بڕیاری اقتصادیت زمینێکی باشت بۆ حاضر کردووە ئەمڕۆ خاوەن سەروەت و سامانی خۆتی کە عێراق حاضر نەبیت بە ڕێگای سۆم و بفرۆشیتن تۆ ئەو کاتە تۆ بازار بخۆت پەیدا دەکەی لەبەرەوە ئەمانە بە هاوبەشی هاتینە یەک کەم و زیاد ڕۆلی تێدا هەبووە ئەوە لە سروشتی سیاستدایە هەموو جارێ بە بلین هەموو لاەن سەنگی حزباتی بی سەنگی سیاسی بی سەنگی دیبلاسی پێکەوە پەشدار نابن لە مەسەلانە بەگشت وەڵامێکت هەیە بۆ ئەو کۆمنتەی کە ڕەنگە بەڕێزشتان جۆتان لەبێ لە کەسایەتێکی سیاسی لە فەردێکی سیاسی لە لایەنێکی سیاسی کوردستانی بڵێ من دەوڵەتی کوردیم لە سەردەستی مەسعود بارزانی ناوێت ئەوە من دەڵێم ئەو جۆرە قسانە لە مێژوودا نامۆ بوون چونکە لە کینەتێن لە نەتێگەشتێن خەڵکی جاهل زۆر بوو لە ناو مێژوودا خەڵکی وا هەبوو چەکی دژمنی هەڵدەگرت شەڕی شوڕەشی دەکرد شوڕشی ئەیلولی دەکرد شەڕی بنەماڵی بارزانی دەکرد شەڕی کوردی دەکرد و ئەو خەڵکانە لە مێژوودا هەمیشە نامونە ئەوەی وا نامونە بەڕاستی پێویستی بە کۆمێن ناکات پێویست ناکات تو سەری خۆش پێوە بشینی ئینسان خۆی پێمە مەشغول کەتن ئێستا کودەنگی سیاسی هەیە لە هەرێمی کوردستاندا هێزەکانی سیاسی لە هەرێمی کوردستاندا لەسەر ئەم پرسەدا کودەنگیان هەیە جیاوازی لە کات هەیە لە ئیدارەکردنی ئەم مەلەفە هەیە جیاوازی ئەوەش ناڵێن تشتێکی خراپە ڕەنگە ئەو جیاوازیانە بنەهۆی ئەوەی ئیدارەکردنی ئەو جیاوازیانە دەبنە هۆی مایەی ئەوەی هەرێمی کوردستان بەهێز بیت ئەوە نییە کە بڵێ ئەوە ئیجتیهادە باس لەوە کراکە کۆبوونەیەکی گرنگ کراوە لەگەر سەرۆکی هەرێمی کوردستان لەم دوو ڕۆژەی ڕابردوودا لەگەڵ لایەنە سیاسەکان باس لەوەکەن کە گرنگترین کۆبوونەوە بووە لە یەک دەنجی و یەکگوتاری پێت وا بێ کە لە زەمان و زەمینەیەکی ئایندەدا نزیک ئەگەر لەگەڵ بەغدا بێ ئومێد بوون پرسی سربەخۆی کوردستان خرا مەیدانەوە ئیعلان کرا بە جۆرێک لە جۆرەکان هەموو لایەنەکان وەکو ستونێک لە تەنیشت سەرۆکی هەرێمی کوردستان بوەستن منەوە بە دڵنیایی دەڵێم هێزەکانی سیاسی گشتیان لەو مەسەلەدا خۆ بە شەریک دەزانن و هەڵوێستێکی نیشتیمانی تەواو دەبیت جەماوەری کوردستانش بێ دوودلی بێ دواکەوتن لەگەڵ هێزەکانی سیاسی دەبیت بەڕای تۆ بە دڵنیاییەوە دەڵێن لەو حاڵەتەدا گەورەترین مەترسی لە بەردەم بڕیارێکی لەم جۆرەدا لە نێوخۆ یان لە دراوسەکان یان لە ناوچەکە چییە؟ من دەڵێم هەمیشە دەبێ حسابی ئەوە بکەین بڕیارێکی وا نیشتیمانی پیرۆز بۆ پێویست بۆ خەڵکی کوردستان تو ناکرێتن هەروە ببینی و نازانی بڕیار بدەیت دەبێ بڕیار بدەیت کە عێراق ئەمە وەز عێراقە تووشی شەڕێکی تائیفی گەورە بووە شەڕێکی وا بووە تو کوتاییەکە نابینی و وەزعی خۆت لە هەرێمی کوردستان ئەو وەزعەت هەیە دنیا ستایشی ڕۆلی هەرێمی کوردستان دەکات
هی ئاوەدانی هی ئابووری هی سیاسی لەو جەنگەدا لە پێشوازیکردنی ئاوەرەکان لە وەزعێکی وادا وەزعێکی نمونەیە دەبێت لە دەستن نەدەی دوانەکەوی کە ئەو کاتە بڕیاری خۆتدا دەبێت بیر لە مەترسیەکان بکەیت. مەترسی گەورەترین مەترسی ئەوەیە کە تو یەکرەزیت نەبیت کە یەکرەزیت هەیە مەترسیەکانی ترکەمترن بە پلەوە دێنە خوارێ. ئەوەی دراوسەکانە دراوسەکان ئەوە ئیرانە. ئیران دەوڵەتەکە لە ڕووی سیاست و لە ڕووی دیبلۆماسیەت مێژوویەکی زۆر گەورەی هەیە دەوڵەمەندی هەیە. ئیران بەرژەوەندی خۆی هەیە سیاسەتی خۆی هەیە دیبلۆماسیەتی خۆی هەیە. لە هەموو قۆناغەکان پشتیوانی لە کورد کردووە هەرێمی کوردستانی کردووە. لەبەر ئەوە دڵنیامە بە دیالۆگ بە دانوستاندنی ورد لەگەل ئیران دەتوانین متمانەی ئیران شوەر بگرین لە حالەتێکی وادا چونکە ئیران خۆی دەهان مشکلەی هەیە کە خۆی بە ڕێگای دانوستاندن خەریکە چارەسەری ئەوەی ئێمەش مشکلەکە. تورکیاش دەوڵەتێکی تری دراوسەیە لە وەزعێکی وادایە. ئێستا تورکیای جاران نییە. تورکیا تێدەگەیت هەرێمی کوردستان دەتوانێت ببیتە شەریکێکی اقتصادی باش لەگەل تورکیا. هەرێمی کوردستان ئەمە سەلماندی ئەم ساڵانەی ڕابردوو بەشێک نییە لە مشکلەکانی ناوخۆی ئیران بەشێک نییە لە مشکلەکانی ناوخۆی تورکیا یان ناو سووریا. هەرێمی کوردستان خۆی پاراستووە و پەیوەندیەکانیش بە شێوەیەکی ئاسایی بەرەوە ناوە گرفت نەبووینە بەڵام ئەو گرفتە چۆن سەیری کراوە چۆن چارەسەر کراون بە دیالۆگ بە نێزیک بوون. لەبەر ئەوە من دڵیامە هەرێمی کوردستان لەم ڕۆواوە لەبەر ئەوە ئەزمونێکی باشی هەیە لەبەر ئەوەش تێگەشتنی زۆرۆفی خۆی باشی هەیە لەبەر ئەوەی شەهادەیەکی باشی بەدەستەوە هێناوە لەوەی کە تەدەخل لە ئیشوکاری ناوخۆی وڵاتانی دراوسێ دەتوانیت باشکەت. دەوتری حەشدی شعبی یەکێک لە ئەولەویاتی دروستبوونی بۆ ڕێگەگرتنە لە پەرچێشی هەرێمی کوردستان بۆ ناوچەکانی 140 و بۆ ئیعلانکردنی دەوڵەتی سەربەخۆی. ڕوانگای تۆ چێ؟ من وا نابینم. من دەڵێم حەشدی شعبی لە ئەنجامێکی سیاسەتێکی فاشیلی حکومەتی ناوەندی هات وەکو زۆرورەت بۆ شیعە بتوانن ناوچەکانی خۆ بە تایبەتی بەغدا کەوتم ژێرمەترسی کەربەلا نەجەف کەوتنە ژێرمەترسی وای دروست بوو کە حکومەتی اتحادی سیاسەتێکی فاشلی پەیڕەو کرد لە بواری وەزارەتی بەرگری و لەشکری عێراقی لەشکری نیشتیمانی عێراقی ئەو کاتە بوو زۆرورەتێک بووانە. ئەو حەشدە شعبیە التزام بە فەرماندەکانی وەزارەتی بەرگری دەکات هەموو ڕەفتارەکانی بەباشی بەڕێوە دەبات ئەوە بۆ ئەوان دەگەڕێتەوە. دڵنیامە خەڵکێکی ڕاڕاش لە ناو ئەو حەشدی شعبیە پەیدا دەبیت. ڕەنگە پەلاماری کورد بدات پەلاماری خەڵکی تر بدات پەلاماری بەغدا بدات پەلاماری خەڵکی تر بدات بەڵام کۆنتڕۆلکردنی ئەو حەشدی شعبیە کۆنتڕۆلکردنەکە لە دەستی واندایە. ئەوەی معنینە و من بڕوان بە حکومەتی مەرجعیاتی شیعە هەیە کە ئەوان لە سنوورەکانی خۆ دەرباز بن پەلاماری کورد بدەن بڕوان بە حکومەتی هەندێک سەرکردەی شیعەش هەیە کە ئەوان دەنگی خۆ بەرز دەکەنەوە و ناهێلن ئەوانە ببنە مەترسی لەسەر هەرێمی کوردستان. مادەی 140 ئەوە مەوزوعێکی تری خلافیە. دڵنیامە ئەوەش ئەو ڕێڕەوی دستوری ئەگەر بۆ بابەت ئەوە ڕێڕەوی خۆی دستوری هەیە ئەوە مافی هەرێمی کوردستانە بەرگری لەوە بکە دستور وەکو خۆی جێبەجێ بکرێت. ئەگە ئەوەش نەبوو بۆ مەسلەی ئەمری واقع ئەو کاتە دەبێ بە ڕێگای دانوستاندن ئەو مەلەفانە لەگەڵ ئەو حکومەتی لە بەغدابی چارەسەر بکرێت. دەوترێ پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە لە ئەدەبیاتی سیاسی میدیای خۆیدا مەسلەی دەوڵەتی سەربەخۆی زەخ کردوتەوە لە حاڵی ئێستادا بۆ ئەوەی کە پرسی سەرۆکایەتی هەرێم و دەستور لەبیر خەڵک بێتەوە. ئەوە یەکە لەو بوتانانەیە کە ئێمە بەڕاستی شانازی بە بەشی یەکەم دەکەین کە لە ئەدەبیاتی پارتی دیموکراتی کوردستاندا ڕۆژێک لە ڕۆژان ئەو مەسەلە کەم بایەخ نەدراوە هەمیشە بایەخێکی تەواوی پێدراوە بایەخێکی مەبدەئی پرەنسیپی کە ئێمە نەتەوەیەکی شایستەی دەوڵەتین بەڵام ئەگەر عێراق دەوڵەتێکی سەرکەوتوو بیتن اختیاریمە لەگەڵ ئەم دەوڵەتەیە. یعنی دەوڵەت بە مەفهومی ئەوەی کە بتوانی تووشی کارەسات نەبی
ئێمە لەبەر ڕەحمی خەلکانێکی نەبین کە بەڕاستی خەلکانێکی بێوجدان بێڕەحم پەلامارمان بدەن ئەمفالمان بکەن. دەولەت بۆ ئەوەیە قەوارایەکی دەولی لە ژێر قانونی نێودەوڵەتی پارێزراوە بی. ئەگە عێراقێکی دیموکراسی لەوێ هەبیت بتپارێزیتن، معاملەی یەکسانت لەگەڵ بکات، مەفهومی شەراکەت لێ هەبیتن، ئەو دەوڵەتی تر لە ئارا نەبوو. بەڵام ئەوە نەبیت خۆ مەسلێکی مەبدەئی ئێمە بووە پارتی دیموکراتی کوردستان. عێراقێکی دیموکراسی ئۆتۆنۆمی بۆ ئێمە، عێراقێکی فێدرالی ئەوە هەرێم بۆ ئێمە، عێراقێکی فاشل ئێمە خیاراتی ترمانەیە. لە ئەدەبیاتی مەدامە باس کراوە. ئەو جا ئەو خەلکانەی تر بە نیگەرانی تەماشان کردی لە دەوروبەری ئێمە تەقبلی تەحملمان کردووە، تەحملی هەموو فشارێکمان بینیوە لە دراوسەکان. لەبەرەوە بەشی دووەم بەشێکی وایە هەر لە جێی خۆنیە جوانیە باسی لێ بکرێت. سەرۆکاتی هەرێمەوە ئەوە مەسلەیەکی دیموکراسیە، سەرۆکاتی هەرێم و بە دیموکراسی کراوە، یاسایی سەرۆکاتی هەرێم هەیە، ئێمەش تەعاملی ئەو یاسا بە وەکو لەگەڵ هێزەکانی ترا سیاسی وامان باس کردووە. مەسلەی دستور مەوزوعێکی ترە ئێمە قسەی زۆرمان لەسەر هەیە کە ئێمە باسی دستورمان دەکرد، خەلکی تر ئەوەندە بایەخیان بە دستور نەدا. بەس مەسەلەی سەرۆکایەتی هەرێم چی لێکرایەوە؟ ئێستا گەیشتە چی لایەنەکان چ دانووسانێکیان کردووە، گەیشتنەتە چی کات ڕوو لە کەمیە؟ ڕاستە کات لە کەمیە وەوە بەرپرسیارەتێکی هێزەکانی سیاسی کوردستانە. چارێکی یاسایی بوو بدۆزنەوە، چارەیەکی وابیتن کە بگونجێت لەگەڵ ئەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستاندا. ئێمە دەڵێن هەر چوونێک بیتن هەرێمی کوردستان ئەوە پێویستێکی نیشتیمانیە. جەنابی کاک مەسعود بارزانی 4 ساڵی تر سەرۆکاتی هەرێم بکات، لانی تر ڕێی خۆیان هەیە لە بەچی یاسایەک 4 ساڵی تر سەرۆکایەتی هەرێم بکات؟ بە یاسای ژمارەیەکی 2005 یاسای سەرۆکاتی هەرێم ئەبێ هەموار بکرێتەوە. هەموارش نەکرێتەوە، دەرفەتی تێدایە. هەموارش نەکرێتەوە، دەرفەتی تێدا هەیە. یعنی بمانەوێ بە واقعبینانە تەماشا بکەین، دوور لە میزاج، دوور لە مزادات، دوور لە دەستێوەردان، ئەمانە هەمووی بەلاوە بنین و حزباتی نەکەین، بە مەسلێکی نیشتیمانی تەماشایان پرسە بکەین، هەمومان بە ئاسانی دەگەن بە یەک. لەبەرەوە ئێستاش من ئەو تێڕوانینە یعنی ئەو تێگەشتە دەبینم لەلایەن هێزەکانی سیاسی کە بە ئیجابیەت معاملە لەگەڵ ئەم پرسەکە. ماوەیەکە بەڵام ڕەبتی ئەم پرسە بە دستورەوە ئەوش بابەتێکی ترە. یعنی ئەوش بابەتەکە دستورێکی تەوافقی بە سازان لایانی ترش خۆ لەو دستورەدا ببینن کە ئەوەش پرسەکە ئێستا لە ئارادایە. 21 کەسە چی لێ هات کەی ئامادە؟ ئەو 21 کەسە بەیانی دانیشتنی پەرلەمانە، دانیشتی ژمارە 11 پەرلەمانە، ناوەکان پێشکەش کراون. یعنی ئەو ناوای هاتینە پەرلەمان لە ژنەکە تا 21 دەکرێتن کەمتر بن لە 21 شەکە، هەندێک لەوانە ئەو پرسانە یەکلانە بنەوە. چی اختیاری ئەو کەسایەتە ناکات؟ ئەو کەساتیانە هەر لایەنێکی سیاسی بە پێی نظامی سانتلیگ و ناوی خۆی پێشکەش کردینە و ئەو ناوانە سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنەکان داوای سیڤیان کرد بوو. ئەوش مەسلێکی شکلیە وەردەگرن دێخنە دەنگدان، ینی بە دەنگدانەوە هەڵبژاردن لە ناو پەرلەمان ناوەکان ئیقرار دەکەی یەکلایی دەکرێنەوە. ئەگەر لەو کەسانێ بۆ نمونە پارتی پێشنیازیەکەی خاتە ڕووی دەنگدان یەکێک دەنگی پێویست نهێنێ پارتی کەسێککە دانێت لە بریەوە پارتی بیتیان هەر لاانێکی تر بیت دەبێ ناوێکی تر پێشکەش بکە. سەرۆکایەتی پەرلەمان حەقی ڤیتۆ هەیە بۆ کەسێک؟ نا، سەرۆکاتی پەرلەمان حەقی ڤیتۆ نییە، هەر وەکو چاودێرێک تا ناوەکان دەگەنە بەردەم پەرلەمان. بەردەم پەرلەمان دانیشتنەکە خۆی ویلایەتی گشتی هەیە، بڕیاری کۆتایی لە دەستی دانیشتنەکەیە. لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پارتی زۆر بۆک باسەکرێت بێخەمە، هەر کە پرسیاری لەکەی لە ئەندامانی پارتی باسیەوەکەن کە ئەم پرسە پرسی هەموو لایەنە سیاسەکانەوە دەبێت لایەنە سیاسەکان ڕێکەوەن. ئێوە ئەتانەوێ سەرۆکیارم کاندیدی پارتیە، ئەتانەوێ لایەنەکان بێنە پێشەوە گفتوگۆتان بۆ بکەن هەم شتەکە ئامادەکەن، یاخود بۆ ئێوە بۆ نەشاندێک دروست ناکەن وەکو پارتی سەردانی لایەنەکان، یاخود ڕوانگای پارتی ئەگەر بەنهێنی ئاگادار نین بەڵام ڕۆشن نییە؟ نا، ڕۆشنە و پارتی بەپێی ئەو ئەزمونەی هەیەی بە شێوازێکی نافەرمی پەیوەندی کردووە بە گشت لایەنەکان، سەردانی لایەنەکانی کردووە
و چاوەڕوانی ئەنجامی ئەرێنیە لەلایەنەکانەوە و دەزانین لایەنەکانش بە چاوەکی نیشتیمانی تەماشای ئەم پرسیان کردووە، معاملەی نیشتیمانیە لەگەڵ ئەم پرسە کردووە. ئەنجامەکە جارێ ماوە، کاتەکە ماوە بۆ ئەوەی بتوانین ئەنجامەکە بە بەڕاگەاندنەکان بدەین. بڵێ لەسەر بارودۆخی کەرکووک ئێستا کەرکووک کەوتۆتە نێوان دوو بەرداش. پارێزگاری کەرکووک داوای لە جۆرێک لە لامەرکەزیەتەکە بۆ ئەو شارە بە هۆکاری ئەوەی کە بەغدا بوجێ لێ بڕیوە. هەرێمی کوردستان وەک پێویست ئاور لە کەرکووک ناداتەوەش. کەرکووک چی بکە؟ پێشەڵێن نابێ هەرێمی سەر بەخۆبی. خۆی لا مرکزیەتی پەیڕەو کردووە ئێستا. خۆی لا مرکزیە بە پێی یاسای پارێزگاکان ئەوەی ڕێک نەخراون لە ناو هەرێمێکدا لا مرکزیەتی تەواوی هەیە و ئێستا دەسەڵاتیان هەیە ئیشەکانی خۆ بەڕێوە ببەن و هەرێمی کوردستان هاوکارێکی باشیان دەکات لەو ڕۆەوە و دڵنیامە ئەو مەسلەیە بە هەرێمکردن چارەسەر نابیت. ڕێگای دروستەوەیە کە تو بتوانی کێشەکان گشتیانەوەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدانە بە پرسی کەرکووکەوە بە جەولەیەکی تری دانوستاندن بتوانێت چارەسەری بکەیت، چونکە پرسی کەرکووک گیان نابی لە پرسی هەرێمی کوردستان لە هیچ ڕۆکە گیان نابیت. یعنی بەیانی هەرێمێک لەوێ دروست بێت کە من ئێمە وەکو پارتی لەگەڵ ئەوە نینین ئەو باسەش بکرێت. لایەنەکانت کەش لەگەڵن؟ من لە جیاتی لایەنەکانی تر باس ناکەم، ئەو قسە بۆ ئەو کاتێک کە هەڵوێستی فەرمی بیتم، بەس ئێستا ئەو هەڵێستەی دەبینین هەڵوێستی فەرمی ئەوەیە کەرکووک لە چوارچێوەی مادەی 140 یەکلایی بکرێتەوە یان سیاسەتی دیفاکتو ئەمری واقعەکە بۆ مەوزوعی ئەمری واقع ئەوش لەگەڵ هەرێمی کوردستاندا بە یەک ڕفراندۆم چارەسەر بکرێت. زۆر جار ئەگەر بە فەرمیش نەبێ بەڵام لەسەر و سیمای هەندێک ئەندامان لێدوانی هەندێک ئەندامی لایەنە سیاسەکان باس لەوە کرێت کە پارتی دیموکراتی کوردستان بڕیاری خۆی ڕوانگای خۆی بەسەر هەموو پرسە گرنگەکانی هەرێمی کوردستاندا چنێ خۆ بێ یا دەرەچی بێ سەپاندووە. ئەمە ڕاستە پارتی بۆ هاوبەشی بەلایەنەکانت کەش نەکردو. ئەوە پێویستی بەوە هەیەیانی بە سەر و سیمات و ناتوانانی هەموو شتێک بخوێنی. بۆ نمونە لە بواری سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتی زۆری هەیە وا سەرۆکی حکوومەت دۆسیەی نەوت، دۆسیەی دیبلۆماسیەتی دەرەوە، دۆسیەی هێزە چەکدارەکان، هێزە ئەمنیەکان هەموو ئەوانە باسەکرێت. ئەوە بە هاوبەشی کراوە. خۆ خەڵکێک نایەتم بڵێتن شۆڕشی ئیلۆش تەنیا لە دەستی پارتیدا و پارتی سەرکردایەتی دەکرد. ئەوە واقعک بوو و ئەو واقعی کە تۆ بە دوادا بچی هەندە مەسەل هەنە ئیستحقاقات هەنە کە یاسای سەرۆکاتی هەرێمی قرار کراوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئیقرار کراوە. خۆ ڕاستە پارتی وێکەتیتیاوە بەڵام بە هاوبەشی بووە. ئەو دەسەڵاتەش ئەو کاتەش تێدا بوون ئەو دەسەڵاتانەی سەرۆکی هەرێم سیستەمی پەرلەمانیە کە سیستەمی پەرلەمانی دەسەڵاتی جێبەجێکردن دوو بەش بیت. سەرۆکاتی هەرێم ئەنجومەنی وەزیران دەسەڵاتەکان بەش دەکرێن و ئەمە ئێمە وا دەبینین ئەوە تشتێکی باشە بۆ دیموکراسیەت باشە. خەڵکی تر دەڵێن باش نییە، ئێمە ڕێزمان بۆ قسەیوان هەیە نەمان گوتووە، بەس حەق نییە ئەوانش بە شێوازێکی تر بمان خوێندنەوە کە ئێمە ئەوە سەپاندنە. ئەوە سەپاندن نییە. لەبەرەوە ئێمە دەڵێن یعنی ئەو ڕێککەوتنە استراتیژیە لە نێوان پارتی وێکەتی توانی ببیتە زەمینە خۆش بکەتن بۆ ئەوەی ئیدارەکی هاوبەش لە هەرێمی کوردستان بڕێوە بچیت. و ئێستا هاوبەش ڕاستەقینەیە کە مام جەلال تەندروستی باش بوو و حاضر بوو لە مەیدانی سیاسی یەک مەسەلە لەو مەسەلانە بێ مام جەلال بەڕێوە نەچووە، بە یەکەتی نیشتیمانی کوردستان بەڕێوە نەچووە، نەپرسی دستورە، نەپرسی ڕێککەوتنی استراتیژیە، نە پەیوەندیەکانی دیبلۆماسیە لەگەڵ دراوسەکان، نە پەیوەندەکانی دەرەوە، نەوتە، نە ئاوادانی، ئەو هەموو بە هاوبەشی بوو. چەسپاندنی ئاشتیە لە هەرێمی کوردستاندا دەستکەوتن. لەبەرەوە سەپاندن لە ئارادا نییە کە بگۆدرێش ئەوە تەعەسفێکی زۆری تێدایە، ئێمە ڕەدی دەکەینەوە و من دەڵێم ئەو مەفهومی تەوافقی کە لە 2000 بڵێن دوای هەڵبژاردننی 2013 چەسپیوە، ئەوە زەمینێکی زۆر باشی هەیە. یعنی مەسلەی سەپاندن دەبێت لە ئارادا نەبیت، بەڵام مەسئولیەتی قورس ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان
لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستاندایە ئەو مەسئولیەتە قورسا ئەوە نییە سەپاندنە یعنی سەرۆکاتی هەرێم ئەوە لە پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەپێی بەرکەوتەی هەڵبژارتن ئەوش لە دەستی پارتی دیموکراتی کوردستاندایە بەڵام هاوبەشی کردووە لەگەلانەکە هاوبەشی کردووە ئێوە ئەو ئەگەر دیموکراسیەت بیت دیموکراسیەتی زۆری نەوکەمی نەبیت پارتی دەتوانێتن بۆ خۆی 57 کورسی تامین کرد حکومت پێک بینیتن و لانی تر کورسیە پارتی دیموکراتی لە پەرلەمان خۆ لە دروستکردنی هاوپەیمانی لە دنیادا 57 دروست دەکات اینجا لایانی تر پێیان دەڵێت فەرمونون ئێوە ببنە ئۆپۆزیسیۆن بەڵام پارتی وای نەکردووە پارتی هاتووە بەشی کردووە بەشکردن وە خۆسکا و بەشکردنەکە هەموو لانی تریش کرد بە ئەوەی دەرەوەی ئەو پێنج قۆلیەکە چوار لایەنەی ترش مافیەوان بۆ لە ناو حکومەت بن مافیەوان بۆ بێن ئەوانە شڕۆلی خۆ ببینن بەڵام بەرحەڵ ئەو مەسلێکی ترە بابەتێکی ترە ئێمە دەڵێن بڕوای پارتی دیموکراتی کوردستان بە سەپاندن نییە بڕوای بە هاوبەشیە بەڵام ئەو هاوبەشیە ئەگەر بە دلی لایەنەکان نەبیت هەمووی ئێمە حازرین بۆ دانوستاندن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان لەم خولەی کە بەڕێستان جێگری سەرۆکی پەرلەمانن لە نێو پەرلەماندان گلەی هەیە لە پەرلەمان لەو خولە گلەیەکان زۆرجار بەگشتین کە ئەم خولە لە چا خولەکانی پێشتر ئەو کاریگەری نەبووە و کاری وای نەکردووە جۆرێک لە هەندێک دیاردا بینندرێ حکوومەت لی ناڕاستیە یاخۆت هەندێک خەڵک حکوومەتی هاوبەش و هەندێک خەڵک ناڕاستیە ئەی ڕوانگەی ئێوە چییە؟ وەڵام من دەڵێم ئەم خولەی پەرلەمانی تا ئەمڕۆ لە ڕووی دانیشتنەکان لە ڕووی دەستکەوتی یاسایی چاودێری خولەکی سەرکەوتووە من ناڵێم خولەکانی تر سەرکەوتوو نەبوون بەڵام کە بەراوردی بکەی من دەڵێم ئەم خولە توانی بە ڕێگای تەوافقەوە خاوەن دەستکەوتی دیار بیت یعنی کۆمسیۆنی هەڵبژاردن پێشتر لە خولەکانی پێشتر نەیانتوانی بەدەستەوە بێنن ئەم خولەتوانی بەدەستەوە بێنن بە سازانەوە یەکتر بخوێنەوە بودجێ ئەحزاب ڕاستە ئێستا بودجە نییە بەڵام گرفتێکی گەورە بۆ پێشتر توانی بەدەستەوە بێنن یعنیەکە ئێستا وردی بکەینەوە ئەو یاسانەی ئەم خولەی پەرلەمانی بۆیە ساحەب لێی زۆرن و پرۆژە بریاژ زۆرن و ئەمەش درێژەی هەیە باشە یعنی ئەمە مەوزوعەکە بەڵام گرنگترین پرس ئێستا پرسی دستورە ئەوەش من دڵیامە بە هاوبەشی بە سازان دەتوانێت ببینە خاوەن دستورش باشە بەڵام کاتم کەماوە ئەم پرسە ئەم دەردەشە و گفتوگۆیە لەسەر دەستور بەردەوامە بێ بەڵام ئەچێ بەلووتکە لە شوێنێک پێڵێن سیستەمی سیاسی لە کوردستان یاخود سیستەم پەرلەمانی یاسر لەوێ ئەچەقێ کە چەقی لەنێ ئەو قوڕەدا چێ دەریێنێ ئایا ڕێگای ناوەندی وەسەد چییە لە نێوان ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان تا ئێستاشی لەگەڵدا بێت کە ناچارین هەمیشە پرسیارە بکەینەوە پارتی پێی وایە کە سەرۆکی هەرێمی کوردستان دەبێ بە دەنجی ڕاستەخۆی خەڵک بێ بەڵام لایەنەکانێت کە بەڕوونی بە فەرمی ڕانگاندووە کە نەخێر دەبێت سەرۆک بێتەوە نێو پەرلەمان پەرلەمانتار سەرۆکی وڵات اختیارکە ئێوە ئەمە وەسەتەکەی چییە؟ وایە دەبێت ڕێگای سیام شەبیت کەڕێ یەکەم هەبووی دوام هەموو دەبێت سیام شەبیت من ناتوانم بڵێم ئەم ڕێیە هەیە ئێستا دەبێت ئەو ڕێیە دروست بکرێت لە نێزیکەوە گفتوگۆ لەگەل یەکتر بکەین بەڵام من دەڵێم ڕێی پارتی دیموکراتی کوردستانەوە بوو سیستەمی پەرلەمانی نەمانگوتووە یعنی هەندە جارە مۆزوعێک دەوەڕژێنرێت دوورە لە ڕاستی سیستەمی ئێمە سیستەمی پەرلەمانیە سیستەمی ینی بڵێ سەرۆکاتی جیاوازە لە سیستەمی ئێمە سیستەمی سەرۆکاتی ئەوەی ئەمریکایە خۆ سیستەمی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی لێ نییە بەڵام ئێوە حقیقەتە نازان کە لایەنەکان هەموو سیستەمەس پەرلەمانێکە کۆکەنەوەی کە سەرۆک لێرەدا گرفتێکمان هەیە جیاوازێکشمان هەیە و ئێمە ئەو جیاوازیە ئێمە خۆمان بە حەق دەزانین برادران هەندێک دەڵێن هاوشێوەی بەغدا بەغدا فەشەلی هێناوە تو چۆن هاوشێوەی بەغدا دەکەی ئەو سیستەمەی لە بەغدا هەیە بوو مایە ئەوەی دکتاتوریەت سەرۆک وەزیران ببی بە دکتاتور قائد العام للقوات المسلحة ئەوەی ئێمە جیاوازە بەیانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دەستی حەزبێک دابی سەرۆکی هەرێم لە دەستی حەزبێکی جیاواز دابی بەڵانسێک تێدایە منطقێک تێدایە دووەم بۆ هەرێمی کوردستان لە مەرحەلەی ئینتقالی سەرۆکی هەرێم لە ناو خەڵک بیت زۆر بەهێزترە لە ناو خەڵک بیت ئەوان ئەوەی تر دەڵێن هاوشێوەی بەغدا ئێمە ڕێی ئێمە هاوشێوەی بەغدا سەرکەوتو نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێزمان بۆ ئەو لایەنە هەیە و دەڵێن با بە گفتوگۆ
ئەم پرسە سەرۆکی هەرێم لە ناو خەڵبی یان لەناو پەرلەمان بیت نەموزەجی لە ناو خەڵک بیتن ئەوە نەمسایە ئەوە ئێرلندایە ئەوە ئایسلندایە بەبێ معلوماتی من ئەوان شەیانە وڵاتی ترش هەبن بەڵام سەرۆکاتی نییە سەرۆکاتی نییە دەسەڵاتەکان کەم بکرێن وڵا ئێستا بۆ هەرێمی کوردستان لەم قۆناغەدا کە سەرۆکی هەرێم لە سەنگەرەکانی جەنگە دژی داعش وەکو پێشمەرگەیەک دەجەنگێتن لەو سەنگەرانە تو ئێستا بڵێ دەسەڵاتەکانی وەکو فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگ لە دەستی سەرۆکی هەرێم بینی ئەنجومەنی وەزیران لە جێی خۆنیە دنیا لە بە هەڵەیەکی گەورە لە قەلەم دەدەن ئەو کە باز دەکەن بەو شێوازە باز دەکەن دەسەڵاتەکان کەم بکرێن و بێتە ناو پەرلەمان پەرلەمان سیستەمی هاوشێوەی بەغداش سەرۆکی هەرێم مەسئول نییە بەرامبەر پەرلەمان هاوشێوەی بەغداش مەسئول نییە ئەوەی ئێمەش مەسئول نابیت ئێستاش مەسئول نییە یعنی نایەتە بەردەم پەرلەمان مەسئول بیت بەڵام ئەو مەسلەی ئێستا هەیە دڵنیامە ئەوەی خاوەن ئەزمونن ئەوەی لە ناو ینی دەمەکە لە ناو سیاسەتدانە دەزانن گرفتمان لێرە نییە گرفتمان لەوەیە لەم قۆناغا ئەم 4 ساڵە دەرباز بین وەزی خۆمان باشتر بکەین پێگەی خۆمان لە ناو عێراقدا باشتر بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشتر بکەین و ئەو کاتە سیستەم ئەو سیستەمەی هەمانە دەکرێت بە سەرۆکاتی تەواو ئان دەکرێت بە پەرلەمانی تەواو ئەوش جێگا ئەوەیە شایستەی ئەوەیە مناقەشەی وردی لەسەر بەڕێز جەعفەر ئیبراهیم جێگیری سەرۆکی پەرلەمان و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوە سەر چاوان ئێوە شاد بن بینێری بەڕێز